ئەمڕۆ کردومانە 6 دان بە 1000 دینار لەبەرەوەی نرخی ئەرز زۆر گران بووە ئەوەی من ئاگادار بم تا ئەمڕۆ بە 38,500 بووە اینجا ئەو کاتێ و سیعرە بۆیان بەدانراوە بە 8 بین بە 1000 هات بە 18,750 بوو ئەو کاتە اینجا نەوتیشیان یاوی نەتێ ئێستانە نەوتمانێنێ ئادیش بۆ سیعرە ینی تەقریبەن دوقات بەرز بۆتەوە لە ئێمە هەر لە گونکەکان کەمکەینەوە چکۆلێکینەوە نابێت نانەکانی شتای دەرناچێت ئەخر ئەزانی چۆنە ئێستا ئەوان بە ئێمەڵێن کاگاوات لێرە نییە جا بە کاگاواتیش بێت خۆ کاگاوە لە ئەڵمانیەوە ئەرمە بۆ نایێنێ ئەنی چارەسەری چی پێیە ئەو پەریاڵێ 10 گرامتری لێ بکەنەوە وەڵای خۆ ئێمە ئاگامان لە چی خۆمە بەس ئەیکەین لەو سنوورانەوە خۆیان نەهێنن خۆ ئێمە ناهێنین ئەبێ خۆیان گومرکی ئەخەنە سار بە ئارزی خۆیان نییە بەڵام لە خەڵک پێم ناخۆشترە شەشی بووە بازار بەس معقولە من ئیشکەم و زەرەرکەم هەموو کەسێکە ئیشەکە بۆ ئیشەکە قازانجکە خۆمە حەقێکی شەرعی هەموو کەسێکە وانە خۆ دەسەڵاتی ئەمریکانیە تقريبا حفتيك بي 4 شت 4 باردو بشكل بزيت وبرونو جرام بوا فرقي كردوه بس اردك لتشاهد معنا زياده الجرام بوا اردك تقريبا همو فرديه 6000 حوزه شو تسر شكل 2000 3000 شو تسر فرديك بس اردك هلا بورسي على ما 4 جرام بو چون قلم جرام بو همو تنيجي 50 دولار شو تسر ئاردی شەر لە گەنمە حکومە دەگەر بیو ئەتوانێت لە خۆی دەست پێکە ئەو گومرگەکە لە هەموو تەنە 30 دلار 25 دلار 35 دلار ئەخاتە سەری ئەتوانێت ئەو گومرگە لە ئاردەکە نەسەنێ گومرگی نەخاتە سەر ئەو کاتە دابەزێتەوە فەرقەکە ئەتوانێت هاوکاری نانەوەگانکە مەقسە و نەوتیان باتێ گازیان باتێ ئەتوانێت هەموو شتێکا بەس نەبیکە مەبەستی نییە مەبەستی نییە کابرای نانەوەش فەقیرە فەردەی ئار بە 30,000 بووە 30,000 بووە ئێستا گیرۆتە 40,000 بۆی دەرنایانێ شاگردی هەیە کرێ دوکانی هەیە مەسرەفی تری هەیە کارتۆنە خۆمرە پێ 6,000 چۆتە سەر فەقیرە ئەمجا علاگە فەردەی علاگە بە 30,000 ویسە بە 40,000 وەڵای پێشبینیەکەی سەحالێن لە دوێنێ شوهەر لەگەڵ زاخۆیان پەیوەندیمان هەیە زیاتر بەرزە بێتەوە هەموو تەنێ عنی مەقسەوسا 50 دلار بۆ 50 و باسێکی 45 دلار بۆ ئێستا گەیوەتە 55 دلار 6 دلار یعنی ڕۆژ بە ڕۆژ بەرزترە